وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی یاددا لە ئەڵقەی ڕابردوودا باسی ئەوەمان کرد خۆی پەروەردگار لە ڕێی قورئانی پڕ بەرەکەت و بەخششەوە بەردەوام یادمان دەخاتەوە، باسی دروستکراوەکانی خۆیمان بۆ دەکات، سەرنجمان ڕادەشێشێ و بە ئاگامان دێنێتەوە ئەو غەفڵەتەی کە بە سەرماندا هاتووە، بە ئاگامان دێنێتەوە پەردەی غەفڵەت لەسەر چاومان لا دەدا. بە ئێمەش لە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا، لە مانگی قورئاندا لە خزمەت سوورەتی لوقمان ئاەتی 11 دابین ئەو بابەتەی وتاری پێشوو بەویستی خوای پەروەردگار تەواو بکەین. خوای پەروەردگار دەفەرمێ: خەلق السەماوات بغەیری عەمەد تەڕەونەها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. خوای پەروەردگار سبحانه وتعالى سەرنجمان ڕادەشێشێ باسی دروستکراوەکانی خۆیمان بۆ دەکات. هەندێک لە دروستکراوەکان کە لەبەر چاومانن، ڕۆژانە کارلێکیان لەگەڵ دەکەین، پەروەردگار بە ئاگامان دێنێتەوە، یادمان دەخاتەوە کە هەر ئاوا بەسەریاندا بە سادەیی تێنەپەڕین، تێڕامێنین، بیر بکەینەوە، بە قوڵی سەرنجی بدەین و دەرسی عەقیدە و بیر و باوەڕ فێر بین کە ئەمانە بەبێ خالق دروست نابن و ئەو خالقە نابێ هاوبەشی هەبێ، دەبێ یەکدانە بێ. الله ئەحەد، ئەو زاتە کە خالقە پێویستی بە کەس نییە. الله الصەمەد، کاتێک کە بە جوانی سەرنجماندا ورد بووینەوە، ئەو کاتە لە ناخی دڵەوە دڵین سبحان الله، ئەو کاتە لە ناخی دڵ و دەروونمانەوە دەڵێن الحەمدولله، ئەو کاتە بە هەموو کیان و جەستە و لاشە و ڕوحمانەوە دەڵێن الله ئەکبەر. ئەمە یادی خوایە، ئەمە زیکری خوایە. نەک تۆ بە زمان زیکر بکەی بەڵام دڵت ئاگای لە هیچ نەبێ و هیچ ڕەفتارێک لە ژیانتان نەگۆڕێ و هیچ ئیمان و عەقیدە و بیر و باوەڕێکت زیاد نەبێ. بەڵێ خوای پەروەردگار باسی دروستکراوەکانمان بۆ دەکا، باسی ئاسمانەکان کە لەو بۆشاییەدا بەبێ بوونی کۆڵەکەیەک کە دیار بێ و بەرچاو بێ هیچی لەبەر نییە و خۆی گەورە لەو ئاسمانەدا هەموو هەسارەکان و ئەستێرەکانی ڕاگرتوون. ئەمە لە ئاسمانی یەکەمدا، پاشان بۆ هەموو حەوت ئاسمانەکان کە چاوی ئێمە نایبینێ. هەروەها بوونی شاخەکان، پەروەردگار باسی بڵاوبوونەوەی هەموو گیاندارەکان دەکات لەسەر زەویدا کە وتاری ڕابردوو بەشێکمان لەوانە باس کرد و ڕوون کردەوە. هەروەها بارانی ئاسمان، بارانی ڕەحمەت لە ئاسمانەوە وەسەر زەوی مردوو، پاشان زیندووکردنەوەی زەویە مردووەکە و ڕازاندنەوەی بە جۆرەها ڕوەک، بە جۆرەها گوڵ و گوژ و گیا و ڕوەکی سوود بەخش کە هەمووی لە خزمەتی ئێمەی مرۆڤدایە. خوا دەفەرمێ هذا خەلق الله، ئەمانە هەمووی دروستکراوی خۆی پەروەردگارن، هیچی لە خۆیەوە دروست نەبووە، هیچی لە لای خوای پەروەردگارەوە نەترازاوە کەسێشکە هاوکاری خوای کردبێ. خوای پەروەردگار تاکە تەنهایە، بێ شەریک و بێ هاوبەشە، دەبێ ئاوا خوا بناسین. بەڵێ لەسەر زەویدا گەیشتینە سەر ئەوەی کە لەسەر زەویدا هەموو جۆرە ڕوەکێک هەیە، هەمووی جوان و گەش و ڕازاوە. سبحان الله، هەر درەختێک تەماشا دەکەی، هەر گوڵێک تەماشا دەکەی، هەر ڕوەکێک تەماشا دەکەی، جوانیەکی تایبەتی خۆی هەیە، هەر یەکەیان دیمەنێکی تایبەتی خۆیان هەیە. ئەمجا هەر یەکەیان لە خزمەتی ئێمەدا بە جۆرێک. هەندێک ڕوەک کە بەرهەممان پێدەبەخشن بۆ خواردن، ئەجا خواردنەکە هەیە مرۆڤ دەیخوا، هەیە مرۆڤیش دەیخوا، ئاژەڵیش لێی دەخوا، زیندەوەرەکانیش وردەکانیش هەموو لێی دەخۆن. هەروەها هەندێکی تر لە ڕوەک و گژ و گیایەکان
وەکو گوڵ و ڕیحانەکان خۆی پەروەردگار بۆ بۆنی خۆش و عەتر بۆی دروست کردوین، بۆنی خۆشی لێ دروست دەکرێ و وەکو عەتر و عوتور بەکاردەهێنرێ. هەندێکی تری تەنها بۆ جوانیە، تەنها بۆنی نییە، بۆنی کە بۆنی نییە، بەڵام بەڕاستی دیمەنێکی جوانی هەیە، بەس خی گەورە بۆ ئەوی چاوەکانی تۆ تێر بن لە جوانی ئەم دەرودەشتا، بە تایبەتی ئێستا کە بەرەو وەرزی بەهار دەڕۆین لە کۆتایی زستانداین لەم ڕەمەزانەدا، ئێتر تەماشاکە دوای مەسافەی مانگێکی تر ئەم هەموو گوڵە جوانە دەردەکەوێ، هەر یەکەیان بە شێوەیەک سەرنجی تۆ ڕادەکێشێ، بەڵام تخوا حیڤنێ ئینسان لەگەڵ تەماشاکردندا کە مەخلوقەکە دەبینێ یەکسەر یادی خالقەکە نەکاتەوە، زیکری خوای پەروەردگاری لەگەڵ نەکات. هەندێکی تریان لەو گژ و گیانە خوای پەروەردگار بۆ دەرمان دایناوە، بۆ دەرمانی نەخۆشیەکانمان، دەرمان سازەکان دەرمانی لێ دروستکەن، نەگەوەی کە گیا دەرمانی هەر کەسێک بە ئارەزوی خۆی هەستێ و ڕۆژێک پێمان دەڵێن ئەوە باشە و ڕۆژێکی دڵێن نەوەڵە ئەوە باشە، کە زۆر جار ڕەنبێ زەرەری لە قازانجی زۆرتر بێ. ئەبێ ئەو ڕۆکانەی کە خوای پەروەردگار وەکو دەرمان دایناون لەلایەن پسپۆڕانی بواری دەرمان ناسیەوە و دەرمان سازیەوە دەرمانیان لێ ئامادە بکرێ، و خوای پەروەردگار ئەوەشی هەمووی لە خزمەتی ئێمەدا دروست کردووە. نەخۆشیەکە دروست بووە و پاشان خوای گەورە حەل لە ناو ژینگەکەی خۆماندا دەرمانەکانیشی لە ڕێی ڕۆکەکانەوە بۆ دروست کردوین. هەمووشیان بەگشتی لە خزمەتی ژینگەدان. ژینگەکە زۆر زۆر گرنگە، چونکە ئینسان ئەگەر تەنانەت بۆ چەند چرکەیەک هەوای لێ ببڕێ ژیانی نامێنێ. ئەو ئۆکسجینەی کە هەڵی دەمژین هەموو پاککردنەوەکەی فلتەرەکەی لە ڕێگەی درەختەکانەوەیە، لە ڕێگەی گژ و جیا و گوڵ و گوڵزارەکانەوەیە. بۆیە هەر ژینگەیەک تا سەوزتر و جوانتر بێ، تا گوڵ و گوڵزار و گژ و جیاودار و درەختی زۆر بێ، بە دڵنیاییەوە هەوای پاکترە. ئینسانیش کە هەوای پاکی هەڵمژی ڕواتان هەبێت جەستەیەکی تەندروستی دەبێت. زۆر بەی نەخۆشیەکانی ئەم سەردەما هی ژینگەی پیسە، کەواتەی ئینسان کاتێکەوە سەرنج دەدا خوای پەروەردگار دەفەرمێ لە ئاسمانەوە کە بارانی ڕەحمەتم ناردە خوارەوە، ئەو زەویە مردوەتان بۆ زیندوو دەکاتەوە. وأنبتنا فيها من كل زوج بهيج من كل زوج كريم، يعني لا آتي تلفم من كل زوج بهيج ليرد دفم من كل زوج كريم، هموي رازاوية هموي رنگا و رنگا. ليرد درسي عقيدة وبيلو باورمان پێمان دەڵێ حیفە ئینسان تەنها ئەوە ببینێ تۆ مافی خۆتە بڕۆیە ژینگەیەکی پاک و پوختەوە سەیران بکەی، ئاهەنگی خێزانی خۆت بکەیت، مەحرەم مەکان بەیەکەوە بن و تووشی نامەحرەمی و تێکەڵاوی ناشەرعی نەبن، بەڵام تەنها چێژی جەستەت وەرگری، بیر لە خالق نەکەیەوە. ئەو ڕۆژە جارێک ببینینی گوڵێک گوڵزارێک تافگەی ئاوێک لە کاتی بارانی ڕەحمەتی ئاسمان بەسەرماندا، ئەو زمانە جارێک لە ناخی دڵەوە نەڵە سوبحان الله، نەڵێ ئەلحەمدولله، نەڵێ الله ئەکبەر. ذکری خوای پەروەردگار لەو کاتانەدا پێویستە و خالقمان لە یاد نەچێت. بەڕاستی خوای پەروەردگار لە کۆتایی ئاەتەکەدا فەرمێ هذا خەلق الله، ئەمە دروستکراوی خوایە. ئەوەی کە ئێوە دەیبینن کە ڕۆژانە لەگەڵی ڕاهاتوون و هەمووی پەیوەستە بە ژیانی ئێوەوە، لە ڕووەکەکان، لە خشۆک و باڵندەکان، لە گیانەوەر و ئاژەڵەکان بە هەموو شێوەکانیەوە، لە کرم و مار و مێرووەکان، هەمووی لە خزمەتی ئێوەدایە. هەمووشی هذا خەلق الله، لە ئاسمانەکەەوە بۆ زەوی و بۆ ناخی زەوی، بۆ هەواکە، بۆ بەحرەکە، بۆ دەریاکە، هەمووی خەڵقی ئەڵڵایە سبحانه وتعالى. فأروني ماذا خلق الذين من دونه، دەنیشانمان بدەن ئەوانەی کە لە غەیری ئەڵڵادا خۆیان بە شتێک دەزانن یان کراون بەشت، وەکو بتەکانی زمانی قەدیم کە لە بەر دروست دەکران، شکل و شێوەیەکیان بۆ دیاری کرابوو یان بۆی دیاری نەکراوە، پێیاندەوت سەنەم. ئەو بت و سەنەمانە هەیکەلانە کە نەعوذ بالله خواپەرستیان بۆ دەکرا. ئێستا لە سەدەی 21ە لە ساڵی 2025 بڕۆ بۆ سریلانکا، بڕۆ بۆ یابان، بڕۆ بۆ چین، بڕۆ بۆ هندستان، بۆ وڵاتانی پێشکەوتووی بواری تەکنەلۆژیا لە بەریتانیا هەیە، لە ئەمریکا هەیە، پەرزگای تایبەتیان هەیە. ئەو بتە زنجیربەند کراوە، تەلبەند کراوە، نەوەکو یەکێ بچێ بیت زێ و بیشکێنێ و بێڕێزی پێ بکە. ئەو هەموو خەڵکە لە ماڵەکەی خۆیدان لە معبەدەکاندا دەیپەرستێ پەنا بەخوای پەروەردگار، خوا پەنامان دەی. ئەو فەزلی ئیسلامی حەق و ڕاستەقینەیە.
ئەوە بەرەکەتی ئەو قورئانەیە کە لەم مانگی ڕەمەزانەدا دابەزیەوە کە ئێمە بتپەرستنین. بەڵێ خۆشەویستان، خوای پەروەردگار سبحانه وتعالى دەفەرمێ ئەوانەی کەوا غەیری ئەڵڵا خەڵک بە شتیان دەزانێ، وەکو بتەکان، وەکو ئینسانەکان، ئەو ئینسانانەی کە پێیان دەوترا شاهەنشا، جەلالەتی فڵان، ئەوەندە ناو و ناز ناوەی قەبەی دەدرێتێ لە مرۆڤ بوونی خۆی دەردەچێ، ئەوە بە هەموو سەرکردەیەک بوترا خزمەتکاری گەل و میلەت، خزمەتکاری خەڵک و دین و خاک، ئەوە سەرکردە ئەوە ناونیشانەکەی بێ، سەرکردە خزمەتکاری ئاین، خزمەتکاری خەڵک، خزمەتکاری خاک و نیشتیمانەکەی بێ، نەک ئەو هەموو ناو و ناز ناوە قەبەی کە خەریکە لە مرۆڤ بوونی خۆی وەکو فیرعەون دەیبەنە دەرەوە. خوا دەفەرمێ ئەوانە ئەو بتانە، ئەو بتا بێگیانانە کە ئەم ئینسانانی دەکرێن بە خواوەکو بت دەپەرسترێن لە بتیش پیسترن، چونکە بتەکە هیچ زیانێکی نییە، بە زمانە زیانیشیان هەیە وەکو نەفعیان نییە. هەروەها هەموو دەوڵەتانی بەهێز ئەوانی چەکی ئەتۆمی دڵێن دروست دەکەین و ئەوانی چ دەکەن و چ ناکەن، ئەوەی کە ئەستێ ساڕوخ دەنێرن بۆ دەرەوەی بۆشایی زەوی و بۆ ئەستێرەکانی تر، ئەوانەی کەوا زۆر زانان لە بواری مختبەرات و کیمیایی و فیزیایی و فیزیای نەوەویدا، خوا دەفەرمێ فەئەڕونی ماذا خەلق الذین من دونه، غەیری ئەوەی ئەڵڵا سبحانه وتعالى دروستی کردووە نیشانمان بدەن، یەک گشتمان پێ بڵێن ئێوە دروستان کردبێ. بەخوا هەموو کیمیاییەکان، هەموو زانانی فیزیای نەوەوی بە هەموو بەشەکانی فیزیاوە، وەرە پێم بڵێ گرد و گەردیلەیەک خانەیەک کە غەیری خوا دروستی کردو تۆ شتێکت دروست کردبێ. هەر ئەو مادانن ئەڵڵا سبحانه وتعالى دروستی کردوون، ئەمانە جارێک کرد لە یەکیان دەدەن و شتی نوێیان لێ دروست دەکەنەوە، بنچینەکان هەمووی خوایە. وەرە هەر ئەو ئۆکسجینەی کە خوا دروستی کردووە، هەر کەسێک زۆر زۆر خۆی بەزانا دەزانێ، بەدەسەڵاتدار دەزانێ، بە پاشای پاشایان دەزانێت کە نییە. ئایا دەتوانێت گازێکمان بۆ بێنێ بۆ هەنەسەدان بشێت جگە لە ئۆکسجین؟ هەروەها گازەکانی تر ناترۆجین و هایدرۆجین و ئەوانی تر، کەسێک هەیە بتوانێت لە غەیری ئەڵڵا زیاتر ئەو ئەوەی کە خوا بۆی دروستکردن ئێست و ئەوەکە بڵێ وەڵام من لە شتێککە ئاو دروست دەکەم، بەخوات نییە. کەسێککە هەیە غەیری ئەڵڵا لە ئاسمانەوە ئەم بارانەمان بە ڕێژەی پێویست بۆ بارێنەیە لە بەفر و لە تەرزە و لە بارانی ڕەحمەت. ئایا کەسێکتر هەیە جگە لە خوا خۆرێکمان بۆ دروستکە وزەیەکی ترمان لە خۆر بداتێ؟ بەلی الظالمون فی ضلال مبین. ئای ئەوانی کەوا لە خوا غافڵن، ئای ئەو کەسانی کە یادی خوا ناکەن، ئەی ئەو کەسانی کەوا بتپەرستن، مرۆڤ پەرستن، عیلم پەرستن، سروشت پەرستن، ڕێکەوت پەرستن، ئای کە ستەمکارن، ئای کە لە گومڕاییەکی ئاشکرادا دەژین. بەخوا ئەوە زانا نییە، ئیتر دالێکی لە پێشەوەیە پرۆفیسۆری ناوە عیلمی زەڕەی دۆزیوەتەوە، نەزانە ستەمی لە نەفسی خۆی کردووە، خیامەتی خۆی وێران کردووە. بەڵام تۆ کە ئەگەر تەنانەت خوێندەواریش نەبی، بەخوا زانای، چونکە دەڵێی لا ئیلاهە ئیلا الله، لە هەر شتێکا کە دەیبینی لە گەردووندا لە ناخی دڵەوە دڵی سبحان الله، الحمد لله، الله ئەکبەر، لا ئیلاهە ئیلا الله. ئەم زیکری خوای یادی خوای گەورەی ئێمە هەمووی عیلمە، هەمووی تێڕامانێکی بەهێزە. بەڵێ ئەفەمەن یەخلق کەمەن لا یەخلق ئەفەلا تەذەکەڕون. لە سوورەتی ئەننەحل ئاەتی 17 خوای پەروەردگار دەفەرمێ ئایا ئەوەی کەوا هەموو شتەکانی دروست کردووە کە ئەڵڵایە، ئەوەی کە هیچی پێ دروست ناکرێ و بۆ خۆی دروست کراوە وەکو یەکن، ئایا یاد ناکەنەوە؟ ئایا بیر ناکەنەوە؟ ئایا دەکرێت ئەوەی کە بۆ خۆی دروست کراوە شت دروستکە یان هاوبەشی خوا بێ؟ نەبەخوا نابێ. ئایا ئەوانەی کەوا هیچیان لە باردانیە دەکرێ بکرێنە شایستەیەک پەرستراوێک کە ئینسان هەناو هاواریان بۆ بەرێ؟ ئای چ ستەمێک کە ئینسان لە خۆی دەکا، ئای چ گومڕاییەکی ئاشکرایە. بەڵێ قورئانی پڕبەرەکەت و بەخشش هەمووی یادخەرەوەیە، هەمووی یادمان دەخاتەوە کە ئەی مرۆڤ لە خوای پەروەردگار بێ ئاگامە بە. جا خوایەک کە خۆرەکەی، کە ئاسمانەکەی، کە زەویەکەی، کە بارانەکەی، کە گیاندار و خشۆک و مێر و لەو هەرچی لەسەر زەویدا بۆ تۆی دروست کردووە، ڕوەک و گوڵ و گوڵزارەکەی، ئەم خوایە غەیری ئەو هیچی پێ دروست نەکرێ، بەبێ ئەوانە ژیانت لەسەر زەوی نەبێ. تخوا تاوانێکی گەورە نییە
ئینسان پەنابەرێ بۆ شەریعەتێک بۆ بەرنامە و یاسایەک کە ئەڵڵا پێڕازی نییە. باش ئەگە تۆ بە خۆرەکەی خوا ڕازینی دەفەرموو بەرنامەیەشکە بۆ خۆت دانێ، بەڵام تۆ هەر خۆری خوات دەوێ، هەر بارانی خوات دەوێ، هەر لەسەر زەوی خوادا دەژی، دەتخوا با بە ئاگا بینەوە ئەوانەی کار بەدەستن، ئەوانەی دادوەرن، ئەوانەی یاسا دەنووسنەوە، ئاگاتان لە خۆتان بێ ئەبن بەستەمکارێکی گەورە و دوا ڕۆژتان ڕەش دەبێت لە دنیا و قیامەتە یەک یاسایەک دەرکەن، یەک بڕگەیەک دەرکەن لەگەڵ ئەو قورئانەدا کە خوا لەم مانگەدا دایبەزاندووە لە بارانی بەرەکەت بە ڕەحمەتترە بۆمان، یەک یاسایەک مخالیفی ئەو قورئانە بێ. ئەگەر تۆ ڕاست دەکەی وەرە لە شتێک کە خوا دروستی کردووە لەوە دەرچۆ بەکاری مەهێنە، ئەمجا یاسای دەستکرد بەکاربێنە. بۆیە دەبێ لەگەڵ بەکارهێنانی ژینگەکە و دروستکراوەکانی خوا بۆ ژیانمان قورئانەکەی خوای پەروەردگاریش کە کەتەلۆشی ژیانمانە وەریگرین و بەغەیری ئەوە ڕازی نەبین. بەڵێ لە هەموو دروستکراوێکی خوای پەروەردگاردا ئینسان دەرسی ژیان وەردەگرێ. وتاری ڕابردووش هەندێکم باس کرد، بڕواتان هەبێ ئەگەر ئەم شاخانە کە خوا باسییان دەکا وەلجیبالە ئەوتادا لە سوڕەتی ئەنەبە ئاەتی حەوتا دەفەرمێ شاخەکان وەکو گوڵمی خێگوان، وەکو ئەو ئاسنەوان کە خێمەیەکی پێدا دەکوترێ بۆ ئەوەی لەنگەر بگرێ لە کاتی سوڕانەوەی بەهێزی زەوی بە دەوری خۆیدا بە دەوری خۆردا بۆ پێکهێنانی شەو ڕۆژ و وەرزەکان. ئەم شاخانە لەنگەری زەویان گرتووە و ناهێڵن ئێمە تووشی جوڵە جوڵ و لەرە لەر ببین و ژیانمان لێتاڵ بێ لەسەر زەویدا. وألقى في الأرض رواسي أن تميد بكم، پەروەردگار دەفەرمێ فڕێمان داوەتە سەر زەوی بە قودرەت و دەسەڵاتی خۆم، شاخەکان ڕەواسی یعنی جیبال ثابتە، شاخی پتە و شاخی بەهێز، ئەن تەمیدە بیکم کە ئێوە ڕاگیراو بکە لەسەر زەویدا. لە سوڕەتی ئەنەحل ئاەتی 15دا دەفەرمێ کەواتە ئەم شاخانە چەندە ضەرورن بۆ لەنگەرگرتنی سەر زەوی. ئەو بارانی کە لە ئاسمانەوە خوا ئاماژەی پێکرد چەندە پێویستە و ئەگە ساڵێک وشکە ساڵی نەبوونی بێ ئەمجا ئینسان دەزان لە چ مەئسات و ناڕەحەتێکایە. ضەرورە کەسانێکیشمان هەبن وەکو شاخەکان چەسپاون لەسەر زەویدا. بەخوا زەوی چەندە پێویستی بە شاخە بۆ ئەوەی لەنگەر بگرێ و ئارام بگرێ. سەر ئەم زەویش ئاوا پێویستی بە فەرمانڕەوای دادپەروەر هەیە. حاکمی وڵات، کاربەدەستی وڵات ئەگەر دادپەروەر بوو لەگەڵ میلەتەکەدا، ئەگەر بە حکمی قورئان کاری کرد، ئەگەر دڵسۆزی خاک و دین و خەڵک بوو، واللهی وەکو شاخ ئەو زەویە ڕاگرتووە، وڵاتەکەی نالەرزێ، وڵاتەکەی قەرزار نابێ، میلەتەکەی دەربەدەر نابێ، میلەتەکەی سەرگەردان و قەرزار و هەژار نابێ، نەوەکانی داهاتووشی تووشی دانەوەی قەرزی ئێستای ئەم نابن. بەخوا بە ئەندازەی ئەوەی شاخەکان ضەرورن کاربەدەستی دادپەروەر لە وڵاتە پێویستە کە وڵاتمان نەهێڵێ بە لەرزێ و ڕاگیراوی بکە. بە ئەندازەی شاخەکان مامۆستایانی ئاینی دڵسۆزمان پێویستە کە دینی حەقمان پێ بڵێن، قورئانی خوامان وەکو خۆی پێڕابگەێن و بۆمانە بکەن و بۆشی بکەنەوە، بۆی کەوان نەلەرزین، بۆ ئەوەی بەرامبەر بە ڕووداوەند سەختەکانی ڕۆژگار چۆکدا نەدەین، بۆ ئەوەی خۆمان نەفرۆشین، بۆ ئەوەی دینمان نەفرۆشین، بۆ ئەوەی ئەخلاقمان نەدۆڕێنین. بەخوا ئەو ڕاگیراوی کە ئەم میلەتی کوردەی ئێمە هەیەی بەرهەمی ئەو دینەیە، ئەو دینەش لە رسول الله صلى الله عليه وسلم بأمانة وسيدي سلسلة ملاياتي بكا كإجازي دوانز علمي ملاياتي دادري لو ما مستايك إجازي داو بأيما حتى تتوصل رسول الله صلى الله عليه وسلم أويج لجبريل أمين وأويج لخواي پروردگار زنجيريكي باكو بخد بأمانة وهموي گياندويانا أو إمي راجيراو كردوا دز لو بردين وكو چون شاخة كان لسر زوي لابي زوي لنگري تيك دسيو ويران دبي والله آواجيان من ويران دبي بە ئەندازەی ئەو شاخانەی کە لەسەر زەویدا چەسپاویان بۆ زەوی ڕاگیر کردووە، پێویستیمان بە بازرگانی دەستپاکە، بە مامۆستای دەستپاکە، زمان پاکە، دڵسۆزە، ئەوانەیە کە سەر زەوی ئاوەدان دەکەنەوە. بە ئەندازەی ئەو بارانەی کە ڕەحمەتە و لە ئاسمانەوە دەبارێ، پێویستیمان بە کەسانی دڵسۆزە کە مایە ڕەحمەتن بۆ ئەو خەڵکە، ئەو کەسانی دڵی خەڵک خۆش دەکەن، بە قسەی جوانیان، بە وتاری جوانیان، بە ماڵی پاکی حەڵاڵیان لە ڕەمەزانە بە هەزاران ماڵ لەسەر دەستی دەوڵەمەندان ئەلحەمدولیلا دەبوژێنەوە. ئەگەر حکومەتەکەمان گەندەڵە و هیچ لەباردا نەبووە، سوپاس بۆ خۆی پەروەردگار ئێوەی جەنابتانن دەوڵەمەندانی بەخشندەی کوردستانەکەم کە بە پارەی حەڵاڵی خۆیان دەرگای ڕەحمەت لە هەزاران خانەوادەی منداڵانی بێباوکی نازدار
لە ژنانی بێ هاوسەر لە نەخۆشانی سەرجێگا کە نەخۆشە و گیرفانیشی بەتاڵە کە لە هیچ خستەخانەیەکە پارەی دەرزی و دەرمانەکانی بەداخەوە پێنادرێ کە فرمێسک بەسەر ڕوومەتیا دێتە خوارەوە کە جەستەی کوڵاوە لە نەخۆشیدا دەرونیشی هەژاریدای ڕزاندووە فرمێسک جۆگە لێی بەستووە پارەی ڕەحمەتی تۆ کە ئەمانەتی خوا لەلات زەردەخەنە دەگێڕێتەوە سەر لێوەکان سفرەی ئاوەدان دەژێڕێتەوە سەر سفرە خاڵیەکان لە کاتی بەربانگی ڕەمەزان و دوای ڕەمەزانیشدا بەڕاستی بەقەدەر ئەندازەی ئەو بارانە ئەم زەوێ پێویستی بەو کەسانە هەیە وەی ئیسلام کاتێککە قورئان دەخوێنینەوە دین و ژینمان بۆ تێکەڵاو دەکا یادمان دەخاتەوە قورئان هەر ئەوە نییە ژێرنووسی کوردی بکەی پیت بە پیت بیکەی بە کوردی بەسەر یا تێپەڕی دەرسی ژیانی لێوەرگرە شاخەکانمان پەروەردگار بۆ باز دەکا لە ڕێی شاخەوە ناخی مرۆڤەکانیش دەناسین شاخ هەندێک لە زانایان فەرمویانە یەک بەشی بە دەرەوەیە بە ئەندازەی ئەوەی تۆ لەسەرەوە چاو لێ لەسەر زەویەوە دەڵێن دوو بەشی لە خوارەوەیە ڕەگەکانی دوو بەشی لە خوارەوەی و نامبینی هەندێک لە زانایانی تروتیانە لە 120 لەسەرەوەیە لە 180 شاخەکەەوە لە خوارەوەیە وا لە خوارەوەیە و شاراوەتەوە بۆیە بەڕێزان کاتێک کە کەسێک دەبینی ئەوەی کە لەسەرەوە دەیبینی هەر مرۆڤێکە تۆ لە دەیبینی لەم سەر زەویەدا من جەنابەت هەر کەسێ دەیبینی بڕواتان هەبێت بەس لە 120 دەبینین بەس لە 120 دەبینین لە 180 نادیارە لە هەر هەمومان بەس خوا و خۆی دەزانن ئەو کەسەی کە تۆ زۆر بە خۆشبەختی دەزانی بڕواتان هەبێت بەس تۆ ڕووکەشی دەبینی جلوبەرگی دەبینی ڕوخساری دەبینی سفرەی دەبینی پارەی دەبینی ئۆتۆمبیل و خانووەکەی دەبینی بەڵام 180 وا لە ناخی خۆی داتی چەند ئازاری هەیە چەند ویژدانی ناڕەحەتە چەند موشکیلەی هەیە چەند گرفتارە بەخوا ئاگال لێی نییە لە 180 مرۆڤ شاراوەیە لە تۆ حتا لەگەڵی تێکەڵاو دەبی بەچی ناو ناخی مرۆڤ هەندێکی دەردەکەویش نەک هەر هەمووی سێشت هەیە بەڕێزان سێشت هەیە کە ئینسان لەگەڵ کەسێکە تێکەڵاو بوو هەمومان لە 120 تەکەی یەکتر دەبینین بەڵام لە 180ەکەی ناوی یان یەک بەشی ئینسانەکەمان بینیوە دوو بەشەکەی تری لەم سێشتەدا بۆ داشکرا دەبێ یەکەمیان سەفەر لە شێ سێ وشە پێکاتوە سین فا ڕا دەوتری ئیمڕەئەتون سافرە واتە ئەو ئافرەتەی جلوبەرگی شەرعی لەبەر خۆیدا لا بردووە لەشی بە دەرەوەی وەن ئافرەتێکی سپورە یان دەوترێ فەسەڕە القورئان ئەو پیاوە ئەو زانایە ئەو ئافرەتە زانایی کە پەردەی لەسەر ماناکانی قورئان لاداوە ئاڵەن مفەسیری قورئانە واتە مانا جوانەکانی قورئانی دەرخستووە ئەو پەردەی کە لەسەر وشەکانی قورئان بوو لای بردووە و ماناکەی کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا مەبەستی بوو ئاوا بە ئێمە گەیاندووە ئەو مفەسیری قورئانە سەفەر پەردە لەسەر حەقیقەتی کەسەکان لادەبە زۆر جار کەسێکت زۆر بەباش زانیوە لە 120 بینیوە یەک بەشی بینیوە لە سێ بەشەکە بەڵام هەشتایەکەی تری بەڵام دوو بەشەکەی تری کە بووی بە ڕەفیقی سەفەری هیواهێت دەڵێت تا لە عومرە لەگەڵ فڵان کەسانە بوو نەمزانی ئینسانێکی ئاوایە وەنمونە زۆر بەخراپم دەزانی بەس بەخوا بۆم دەرکەوت زۆر باشە واللهی بە ساڵح و پیاوچاکم دەزانی هەر لە سەفەری حەجا بۆم دەرکەوت بە کەڵکی ڕەفاقەت نایە بەخوا ئەمە دیوی دەرەوەی دیکۆرەکەیەتی لە ناوەی وێران و بۆگەنە هەروەها دووەمیان مامەڵە و کڕین و فرۆشتن بەخوا لە بازاڕە دەردەکەوێ کە ئەو ئینسانە ئەم عیبادەتەی کە دەتبینی لە مزگەوتە حەقیقەتەیان نا تا ئێرە بۆ لێ دەکاتەوە یان لە ئانیشکەوە بەشی داشەقیشت ئەوانی لە بازاڕڵن بۆ ناهێڵێتەوە لە مەیدانی مامەڵە و کڕین و فرۆشتنە دەردەکەوێت کە ئەمە سوێندی درۆ بەکاردێنێ بۆ دەستبڕینی خەڵک یان نا کە ئاگاش کیس کامیرەیەک ئاگای لێ نەبێ و کەسەکە بە ئاگای بازاریش نەبێ خوای چاولێ یان مراقبەی خوا نابینە نەعوذ بالله بەسەر خۆیەوە لە کاتی کڕین و فرۆشتنە ئەم جارەکانە نووسینگەیەکت بۆ دەردەکەوێت نووسینگەی ئۆتۆمبیلە کڕین و فرۆشتنی زەوی و زار و عەقاراتە هەمووی تابلۆکەی نەخشاندووە ڕیکلامی سەر پەیجەکەی و ئەوانەی تۆ ئەمە لە 120 واتان بۆ دەکەین و ڕاوێژی بەلاشتان بۆ دەکەین و دڵنیایی و متمانە لە ئێمە و بەرهەمی جوانتان پێشکەش دەکەین و ناوەندگیرێکی بە ویژدان و ڕازگۆ دەبین ئەمە لە 120ەکەیەتی ئەمە یەک بەش لە سێ بەشەکەیەتی لە 180ەکەی و لە دووەکەی تری لە سێ بەشەکە ئەو کاتێک کە چویشتر لێک ڕیشتت پیا فرۆشت لە دوای چەند مانگێک بۆ دەردەکەوێ کە دەستی بڕیویان ڕازگۆ بووە لە مامەڵە و کڕین و فرۆشتنە بەڕێزان دەردەکەوێ لە دراوسەیەتیدا دەردەکەوێ حتا کابرا دراوسێت نەبێ
ماڵت بە ماڵیەوە نەبێ و دیوارت بە دیواریەوە نەبێ و ئەرک و ناڕەحەتی بۆ نەبێ و بۆی نەبی، ئەو کاتە بۆ دەردەکەوێت ئەو ئینسانە هەشتایەکەی تری دوو بەشەکەی تر لە سێ بەشەکە لە دراوسەیەتیدا دەردەکەوێت. کەواتە مرۆڤەکانیش ئەوە سێ وتمان: سەفەر، مامەڵە و کڕین و فرۆشتن، دراوسەیەتی چوارەمیان کورسی و دەسەڵات. هەموو مرۆڤێک 10 تا 20 دیارە کابرا خۆی هەڵدەبژێرە دەبێتە پەرلەمانتار بەوەی کە نیشانی تۆی داوە و ڕیکلامی بۆ خۆی کردو، بانگەشەی هەڵبژاردننی کردو بە ڕێزانەوە لە 120ەکەیەتی. بەخوا کە چووە کورسی پەرلەمانەکە و 8 ملیۆنەکەی لە تەنگەی باخەڵی قایم کرد و پارەی نیوەی حیمایەکانی بەغاشی خوارد و لە مەلاوە تافەلا هەمووی فێڵی لەو خەڵکە کرد، ئەمجا لە 180 کارمان بۆ دەردەکەوێت. ئەوە زۆری کە خۆ هەڵدەبژێنەوە جاری دووەم چونکە ژیشفانەکەی هێشتا مەشروعی ماوە پڕ نەبووە، بزانە خەڵک دەنجیان پێ ناداتەوە چونکە ئەمجا بۆی دەرکەوتووە. کە وەزیرە هێشتا هیچ نەبووە کە دەبێتە وەزیر، دەبا بزانم بە دەنگدامێدا خوجارش کە دەکرێتەوە بە وەزیر، ئەمجا لە 180کەی بۆ خەڵک ئاشکرا دەبێت. کورسی و دەسەڵات ئەوەی لە ناخی ئینساندایە دەری دەخا. ساڵانێکە کە بێدە سەڵات بووە زۆر پیاوی چاک بووە، زۆر خۆی بە خزمەتکاری خاک و خەڵک نیشانداوە، ئەوە لە بێدە سەڵاتیدا بووە، ئەوە لە 120 نیشاندراوە. بەڵام کاتێک کە چوە سەر کورسیەکە کە واژۆکەی پێکرا کە پارەکە لە بەردەستیا بوو کە نان و قوتی میلەتەکەی کەوتە دەست، ئەو جا ڕووی ڕاستەقینەی دەردەکەوێت. ئەمجا شاخەکەی ژێرەوە لە 180کەی و دوو لە سەرسەیەکەی دەردەکەوێت کە شۆڕژگێڕەکەی دوێنێ دز و جەردەیە ئەمڕۆ یان کورتپەروەرەکەی دوێنێ بە ڕاستەقینە، هەمووی هەڵدەتەچێنێ. بۆیە کورسی و دەسەڵات کەس ناگۆڕێ، بەڵکو ڕووی ڕاستەقینەی کەسەکان دەردەکا. ئەڵەن کورسی گۆڕیوێتی نە بەخوابرانەی گۆڕیوە، ئەوە پێشداش هەروە بووە. بەڵام شاخەکان دەرسی ئەوەمان دەدەنێ، ئەڵەن چۆن شاخ تەنها یەک بەشی دەبینی و دووی لە ناخی زەویدایە، مرۆڤەکانیش لە ڕێی سەفەر و مامەڵە و کڕین و فرۆشتن و لە ڕێی دراوسەیەتی و لە ڕێی کورسی حکومڕانی و دەسەڵات و مێزەوە مۆرەوە واژۆوە، ئەمجا بۆ دەردەکەوێت دوو بەشەکەی تری چۆنە کە لە ناخایە و شاراوەیە نەیگۆڕیوە بەڵکو حەقیقەتی دەرخستووە. قورئانی پیرۆز دەفەرمێ ئەوانەی کە دروستمان کردووە هەمویان ڕەنگاو ڕەنگن، خوا هەموو دنیا بە یەک ڕەنگ دروست نەکردووە. وما ذرأ لكم في الأرض مختلفا ألوانه إن في ذلك لآية لقوم يذكرون. لسورة النحل آية 13 خواهی پەروەردگار دەفەرمێ ئەوەی لەسەر زەویدا بڵاومان کردووەتەوە مختلفا ألوانه، ڕەنگاو ڕەنگن، هەر یەکەی ڕەنگێکە، بۆیە بە هەموو ڕەنگەکان ئەمجا جوانیەدەن. ڕەنگەکان کە 7 ڕەنگن: وەنەوشەیە، نیلیە، شینە، زەردە، سەوزە، پرتەقاڵیە، کۆتاییان سوورە. ئەم 7 ڕەنگە بە چاو دەبیندرێن. ئەوەی لە سەروە نەوشەیە نابیندرێ، ڕەنگی ترمان هەیە لە پێیان دەڵێن ڕەنگی سەروە نەوشەی. ئەوانەی کە تریان لە خوار سوورەوەن دەڵێن ڕەنگی ژێر سوور. ڕەنگەکانی ژێر سووریش نابیندرێن، ئەو 7 ڕەنگانەی لە شەبەنگان دەبیندرێن. خوای پەروەردگار تەماشاکە ئەو ڕەنگاو ڕەنگەی لە سەر زەویدا دروست کردووە لەبەر خاتی چاوی منی و تۆ. و پێمان دەڵێ دنیا بە هەر ڕەش و سپی نەبێ، دنیا بە ڕەش و سپی مەبینە، یان چاکە یان خراپە. نەخێر، دەکرێت دنیا ڕەنگاو ڕەنگ بێ، دەکرێت ڕەنگێک بۆ شتێک جوان بێ. ئێستا گوڵێک ڕەنگی سووری لێ جوانە، چاولێ ڕەنگی سوور بۆ گوڵێک جوانە، بەڵام وەرە دیواری زیندانێک بە ڕەنگی سوور بکە زۆر ناڕەحەتە، چونکە بۆنی خوێنی لێدێ بۆ ئەو زیندانیانە. وەرە بەرگی سوورێکی تۆخی خوێنی لەبەر کەسێک بکە کە دکتۆرێکە و نەشتەرگەری نەخۆشێک دەکا، پەرستارێکە بەڕاستی بۆنی خوێنی لێدێ ناڕەحەتە، بۆیە بەرگێکی سەوزی لەبەر دەکەن هاوانی کە دکتۆرن. هەر ڕەنگە و لە شوێنی خۆیدا جوانە، وەکو گوڵاڵۆ سوورەکە بە ڕەنگە سوورەکەیەوە جوانە. وەکو لە قورئانە دەفەرمێ فاقع لەونها تەسر الناظرین لە مانگی باسی مانگاکەی سوورەتی ئەلبەقەرە بەنی ئیسرائیلیەکان، مانگا بە ڕەنگە زەردە تۆخەکەیەوە جوانە. ئەوانەی ئاژەڵداری دەکەن زان مانگای ڕەزەردی تۆخ چەند شیرینە سەیری بکەی. خوا دەفەرمێ ئەم سەرزەویم هەمووی بە ڕەنگاو ڕەنگی پێشکەش بە ئێوە کردو بۆم دروستکردون و ئاوەدان کردوێتەوە. با ئێمەش هەوڵ نەدەین من ڕەنگەکەم دەبێ فەرزکەم بەسەر هەموواندا، ئەو ڕەنگەی من پێم خۆشە و پێم جوانە دەبێت تۆش ئیلا پێت جوان بێ. نەخێر با من گوڵێک بم، تۆش گوڵێک بی، تۆش گوڵی، تۆش نەوعێکی، تۆ ڕەنگێکی تری، بە هەموومان گوڵستانێک لەم سەرزەویەدا دروستکەین.
خۆزگە ئاوا بیرمان کردایەوە بەخوا جێگەی هەمومان دەبەوە هەر یەکەمان گوڵێکین لە شوێنی خۆمانەوە هیچمان بێ بەهرە نین بە شەرتێ خواناسی بە حەق بین ئینسان کە لە خوا غافڵ بوو کە یادی خوای نەکردەوە کاتە مەخلوقاتی خوا بەکاردێنێ بەڵام خالقەکەی ناناسێ وەڵڵاهی دەبێتە زەحمەت بۆ خۆی ئەبێتە زەحمەت بۆ دەوروبەری وەیە مرۆڤ لەسەر زەویدا دوو جۆرە مرۆڤی ڕەحمەتمان هەیە دڵێکی پڕ لە میهرەبانی و خۆشەویستی کەسێکی خاکی وڵات ئاوەدانکەرەوە بە ئەندازەی ئەوەی توانای هەیە مرۆڤێکیشمان هەیە مرۆڤی نەکبەتی پێدەوترێ مرۆڤێکە کە وەکو کەسە دەشتەکیەکەی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا يا ربي خوا يا الله رحم بمنو بمحمد بكي نشيو بيغمبري خوا رحم بمنو بمحمد بكي ولا ترحم معنا أحدا خوا رحم بهيج كسي كانكي بخوا بيغمبر صلى الله عليه وسلم فرموي ئەو ڕەحمەتە بێ سنوورەی خوای گەورەت قەتیس کرد بچووکت کردەوە لەسەر خۆت و لەسەر خۆم ڕەحمەتی خوا هەموو گردوونی دیار و نادیاری گرتووەتەوە ئێتر تۆ بۆچی ئەوەندە بەخیلی ئەوە مرۆڤی نەکبەتە ئەو مرۆڤە نەکبەتەیە حەز دەکا بەس خوا ڕەحم بە خۆی بکە باشە خوا ڕەحم بە خۆشت بکە بە دایک و باوکیشت بکە بە ماڵ و منداڵیشت بکە بە هەموو مرۆڤایەتی بکە زەڕەیەک لە ڕەحمی بێ سنووری خوای ئەرحەم الراحیمین کەم نابێتەوە کە چکابرا پێی ناخۆشە ئەوە هەموو ڕۆژێ ئەو مرۆڤە نەکبەتە ئێمە لەم سەر زەوێدا دەبینین وەڵڵی پێی خۆشە ئەگەر ئۆکسجینەکە بەدەستەوە بێ بەس بۆ خۆی هەناسە بدە ئەگە بازاڕەکە بەدەست ئەو بێ بەس بۆ خۆی مامەڵە بکە ئەگە کورسی و دەسەڵات و کولیارە هەبێ بەس بۆ خۆی بنە ماڵەکەی بێ هیچ کەسێکی تر مەگە کۆیلەکانی سوودی لێ نەبینێ با ئێمە وا نەبین بۆیە مرۆڤی ڕەحمەت یا مرۆڤی نەکبەت هەوڵدەین لە ڕەحمەتەکان بین ئەوەی خواناسی ڕاستەقینە بێ ئەوەی لەگەڵ خوای خۆیدا پاک بێ ئەوەی لەگەڵ ئەم دینە پاکەدا بێ ئەوەی بەرهەمی ئەم مزگەوتەی بەڕاستی تێگەیشت بێ ئەوەی لە ڕەمەزان و بە ڕۆژوبوونی دەم و دەموشکبوونی خۆی تێگەیشت بێ وەڵڵاهی دەبێتە ڕەحمەت چونکە میهرەبان دەبێت بە سۆز دەبێت بە ویژدان دەبێت زمان پاک دەبێت چاو پاک دەبێت ئەزانە ڕەحمەتی خوا بەشی هەمومان دەکات بەڵام ئەوەی تری دەبێتە مرۆڤێکی نەکبەت کە سەر زەوی ژیان و ژینگەمان لێ تێک دەدا و خۆشی چارە ڕەش دەکا وە لە بەجێهێشتنی دەنیاشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مستەریحون ومستەراحون منه ئەوەی لەسەر زەویدا دەیبەن بۆ گۆڕستان و ڕۆژانە دەینێرن هەیە خۆی ئیسراحەت دەکا دەڕوا بەرەو ڕەحمەتی خوا بەرەو لێخۆشبوونی خوا لە سەرەمەرگا جێگەی خۆی لە بەهەشتا نیشاندراوە دوعای ئەوەیە خوا زوو قیامەت بێ بگەم بە بەهەشتی ڕاستەقینە ئەوەی تریشی خۆی بەرەو جەهەنەم دەڕوا بەڵام کەس و کار ماڵ و منداڵ دائیرە قوتابخانە ئۆتۆمبیلەکانی سەر جادا شەقامەکان دام و دەستگای حکومەت هەمووی لە دەستی ئیسراحەت دەکات دراوسەکانی هاوڕێکانی ناسیاوەکانی ئەوەندە زمانی پیس بوو ئەوەندە چاوی پیس بوو ئەوەندە حەسوود بوو ئەوەندە بەخیل بوو ئەوەندە نەکبەت بوو ئەوەندە بەدبەخت بوو ئەوەندە بوونی ناخۆش بوو ئەوەندە ژینگەی پیس کرد ئەوەندە فیتنەی نایەوە ئەوەندە کاری قێزەونی کرد وەڵڵاهی هەمووان لە دەستی ئیسراحەت دەکەن خۆش بە حاڵی ئەو کەسەی خوا لەوانەمان حیسابکە کە مرۆڤێکی بە ڕەحمەتین کە مرۆڤێکی نەکبەت نین یا ربی خوا لە ڕەحمەتەکان حسابمان کەی لە نەکبەتەکان بە دوورمان کەی یا ربی خوا ئەو کاتی ئەم دنیا فانیەمان بەجێهێشت بە یەکجاری خۆمان ئیسراحەت بکەین خەڵک پەرۆشمان بن و دوعای خێرمان بۆ بکەن لەو کەسانە نەبین لە دوای مردنمان کە ئێمە ڕۆیشتین بەرەو دۆزەخ بڕۆین پەنا بەخوا خەڵکی ئیسراحەت لە دەستمان بکەن یا ربی خوا بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی آمین آمین والحمد لله رب العالمين